چەند ساڵێکە لەگەڵ باڵی کاربەدەستانی حیزبەکەی لە کێشە و ململانێدایە تا ئەوەی لەگەڵیان گەیشتە مریشکە ڕەشە و لەسەرەوەش حیزبەکەی بۆ بەجێهێشتن. ئەمە بەرهەم ئەحمەد ساڵحە لە ناو دڵی یەکەتی هاتە دەر لیستێکیش بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دروستی کرد بۆی بە یەکەتی بڵێت من بەبێ ئێوەش شتم. بەڵام هاتنە دەرەوەکەی بەرهەم ئەحمەد ساڵح بەبێ کێشە و سەرێشە نەبوو. ئێستا ئەندامانی یەکەتی بەوە تۆمەتباری دەکەن کە وەفای بۆ مام نەبوو لە کاتێکە مام گەورەی کرد. لە پرۆگرامی ئەم جارەی چی دەکەن؟ گفتوگویەکی گەرم لەگەڵ بەرهەم ئەحمەد ساڵح ئەنجام دەدەین. لەو دەپرسین بۆچی لە یەکەتی هاتیتە دەرەوە؟ دەتەوێت چی بکەیت و بەنیازی چیت؟ باس لە ئایندەی خۆشی دەکات. سەنگەر ئێستا ئێمە لە بارەگای سەرەکی خەڵدەڵێ لیستی بەرهەم ساڵحوانیە هاوپەیمانی خۆی لێرەیە خۆیان ئامادەکەن لە هەولێر نوێی هێزی خۆیان لە هەولێر دەرخەن. دەڵێن زۆرترین دەنگی یەکەتی دەبنەوە شەڕیان لەسەر دەنگی یەکەتیە. نازانم وا پێچێ بیدار چکە قاعدەی یەکێتی بەشێکی زۆری لەگەڵ دکتۆر بەرهەم هاتوونەتە دەرەوە پشتگیری ئەم بیستەکەن. یەکێک لەوانە ئێستا لە خوارێ بەمنی وت ئێمە کە لە ناو یەکەتی بوون یەکەتیمان ڕاگرتبوو ئێستا هاتوونێتە ئێرە خۆمان بە قوت دەرەکەوین. ئێستا حەزەکەی وە لە کاک بەرهەمە پرسین کە زۆر سەرقاڵە. ئێستا لەگەڵ دکتۆر بەرهەم دووش قسەژەکەین. دکتۆر بەرهەم خۆی هاتوۆتە هەولێر یانیانە هێزی قایمەکەیان لیستەکەیان لە هەولێرەوە دەرخەن هەرچەنە یانی زۆربەی تەوەقوعەکانەوەی هەبیدار دەنگی زۆری قایمەی دکتۆر بەرهەم لە سلێمانی بێت. تۆڵی چی؟ ئەوان هاتوونەتە ئێرە دەستپێکی بانگەشەکە دەنگەکان یەکەتی لە هەولێر مسوگەرەکەن ئینجا دەچن سلێمانی لەوێ شەڕەکەن. با بزانین چۆن دەبێت. وڵا بۆ لای جەنابەتین کاک بەرهەم. دکتۆرەوە بە چیەوە سەرقاڵی؟ من بەسەر بە هەڵبژاردنەوە بە خۆسازدانەوە بۆ هەڵبژاردن. پێچێ باش خۆتان حازر کرد بێ کاک وەڵڵاهی تیمێکی گەورەت لە خوارەوە خەریکی پۆست تەلەڤیزیۆنی ڕووداومان نییە تەلەڤیزیۆنی گەورەمان نییە. بەس لە بەردەرگا دکتۆر یەک دنیا مۆنیکا ڕێزمان مۆنیکامان بینی وەزاتان باشە؟ ناوەڵام مۆنیکا خەڵک شکر الحەمدولله هەیە مۆنیکای هەیە و هەیە و ساری هەیە و مۆنیکا گەورەکان لای جەماعەتەکەی تۆ لای ئێمە نییە. کاک بەرهەم تەوەقوعی چیەکەن لە هەولێر بەهێزێکی زۆرەوە هاتوونەتە هەولێر لێرە بانگەشتان دەست پێ کرد لێر خۆت لێرەی تەوەقوعی من لێرەم چکە هەولێر پایتەختمانە هەولێر پێگەیەکی گەورەی کوردستانە شاری دێرینی کوردستانە پایتەختی کوردستانە و نەکە لە هەولێر هەموو شار و شارچکانی کوردستان بە تەمامی هیمەت بکەین بەو ئیمکانیاتی کە هەمانە بەشی هەرە زۆری خەڵکەکەی ئێمە خەڵکی خۆبەخشن خەڵکێکن بەشێکی گرنگیشی پارەزان نییە بۆ خەڵکیانی واللهی پارەمان نەداوە دکتۆر ئەگەر پێتە پارەمان بدەیت شتێک بدەینەوە لەو پارەی کە لای ئێوە ماندەنە بینن سەنگەر پێشێکی دەکەین بۆ دکتۆر. دکتۆر باوەڕیتان بە یەک پارچەی خاکی عێراق هەیە؟ من بڕام بەوە هەیە کە مەگەلی کوردستان خاوەن مافی چارەنووسە دوێنێش لە پەیامەکەی خۆمانە و من لە بەغداش هەن نەگلێرە بە زمانی عەرەبیش نەکرد بە کوردی هەمیشە وتو مەگەلی کورد خاوەن مافی چارەنووس و مافێکی ڕەوای خەڵکی کوردستانە یەکچێتی خاکی عێراقیش بە یەک شت پارێزراو دەبێت بە ڕەچاوکردنی دیموکراسی مافی پێکاتەکان بە ڕەزامەندی پێکاتەکان بۆ پێکەوە ژیان لەیەکەوە مافی چارەنووسی خەڵکی کوردستان بە گەندەڵی بە تاڵانکاری بە قاچاقچێتی پارێزراو نابێ بەڵکو بە حکومڕانی باش بە خزمەتکردنی خەڵک بە پاراستنی خاکی کوردستان هەرزان فرۆشەکانی خاک و مافی ئەم نیشتیمانە کە لە شەو ڕۆژێکا ساڵ پەنجای ئەم خاکیان لەدەستداین ئەوە ئینجا تۆ لە هەموو ڕۆژێک لە هەموو ڕۆژێک لە تەلەڤیزیۆنی ڕووداوە ماشەڵڵا و لە تەلەڤیزیۆنەکانی کوردستان دکتۆر دیبەیتی زۆرە ئەم سیستەمی حکومڕانی کوردستان بۆ تەمایی کێشە و گیر و گرفتێک بۆ ئەم وڵاتە بڕیاری هەڵە لە دوای هەڵە قەیران بە دوای قەیران کۆمەڵی خەڵکی خراپەکار هاتوونەتە مەیدان بوونەتە هۆی ئەوەی کە ئەم وەزانە لەبارە بێتە کوردستانەوە خەونە دێرینەکانی گەلی کوردستان دووچاری کێشە ئەم قسانە خەڵک زۆر گوێی لێ ئەبێ بەڵام ئێوەش تۆمەتبارەکەم بەوەی سەردەمانێک سەرۆک وەزیران بوون لێرە سەردەمانێک حکومڕان بوون لێرە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێن لە سەردەمی دکتۆر خەڵک نام بڕاو کرا دەڵێن لە سەردەمی دکتۆر خەڵکێکی یەکجار زۆر تەعین کرا کە باش نەبوو. اینجا پرسیارێکیش منمان کرد جوابمان نەدا جوابمان وەرنەگرت
باوەری بە خاکی یەک پارچەی خاکی عێراقت هەیە دکتۆر؟ من ئێستا قوربان جوابی دەدەمەوە دووبارە تۆ دوو سێ شتت تێکەڵ کرد لێکەوە. یەکەمیان بەڵێ من سەرۆگۆزیران بووم، لەو قۆناغی کە سەرۆگۆزیران بووم خەڵک بە کردارەکانمان دەبێ هەڵمان سەرێنێ، خەڵکمان تاعین کردبێ بە میزانی پەسەندکراو لە پەرلەمانی کوردستان بە فۆرم تاعینمان کردووە لە ڕێگەی حزب و خزمەوە تاعینمان نەکردووە. خاڵی یەکەم. خاڵی دووهەم من لەو ماوەی کە سەرۆگۆزیران بووم خەڵکم نان بڕاو نەکردووە. پێش من لە گۆڕان خەڵک دەرکراوە لەسەر گۆڕان بوون کە من هاتوومەتە حکوومەت گەڕانومنەتەوە، چکە عیبە دەستگای حکوومەت و دەرامەتی خەڵک و نانی خەڵک بکرێتە کەرەسەی سیاسی. ئەمە خاڵی دووهەم. خاڵی سێهەم دووبارە بۆ تۆ دەڵێم گەلی کورد خاوەن مافی چارەنووسی خۆیەتی. ئێستا ئێمە پابندین بە دەستورێکەوە لەگەڵ عێراقا. ئەم دەستورە سەنگی مەحەکی پەیوەندی ئێمە لەگەڵ بەغدایە. گەلی کورد وەکو نەتەوەی کورد گەلێکی ڕەسەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە زەبر و زەنگ مافەکانی زەوت ناکرێ. من ئەوەش دەڵێم بەغدا ناتوانێت ئێمە زەلیلکە، بەغدا ناتوانێت ئێرادەی خۆی بەسەر ئێمە فەرسکە. نە ئێمە ئەوەندە زەعیفین، نە بەغداش ئەوەندە بەهێزە. ئەوەی کە کوردستان بن کۆڵ دەکا مافی کورد لە دەست دەدا چاوچنۆچیە هەرزان فرۆشی خەک و نیشتیمانەکەیت. کاک تۆ پرسیارەکەمەوە بوو ئێوە لیستێکی تازەم بۆم هەڵبژاردن، چاوەڕێکی دەنگی لیستەکەی ئێوە هی کامە حیزبی من لە هەموو زیاتر ئەزانی چاوەڕێکی دەنگێکی زۆر یەکێتی بۆ خۆت ببێ؟ من ئەزانی چیە کێشەی ئێمە لەگەڵ یەکێتی و لەگەڵ پارتی و لەگەڵ ئەم حزب و ئەو حزبنی هەڵبەتە هەموو لایەنێکە دێتە هەڵمەتی هەڵبژاردنەوە چاوی لەوەیە زۆرترین دەنگ بەدەستبێنەوە کارێکی ئاساییە. ئێستا خراپە ئەم سیستەمەی لێرە. ئێستا سیستەمی پاوانکاری حزب و خزمە دەستێوەردانە لە بازار، سیاسەتی هەڵەیە، کۆمەڵی خەڵکی خراپە کار ئەمڕۆ بوونەتە مۆتەکە بەسەر ژیانی ئەم خەڵکەوە. ئەمە کافی نییە بەڵام ئەم قسەیە. ئەمە خەڵکەمە یزانێ بەدیلەکەی چییە، ڕێبازی چارەسەرکردنی کێشەکان چۆنە. ئەمە بەوە نابێ ئێمە برینێکی تر بخینە جستەی ئەم میلەتە. کێشەمان هەیە لە وڵاتە خۆ لەگەڵ حتا لەگەڵ حیزب دەسەڵاتدارەکانی شاخصەکەی خۆشیان بەگلین لە وەزعی وڵاتە، خۆشیان بەگلین. بەڵام گرنگ ئەوەیە چارەسەر چۆنە و بە چ ڕێگایەک چارەسەرەکەی. بەرنامە چاکسازی کە حکوومەت ڕایگەاندووە بە حکوومەتی ئێستا ناکرێم چاکسازی ئەوە من بەداخەوە پێم وانێ بەم حکوومەتە بکرێ پێم وایە ئەبێ وەکو وەخت کاتی خۆشی بەهۆی ئەو وەزعی کە لە کوردستانە هاتەکایەوە پێویستمان بۆ بوو گۆڕانکاریەکی ڕیشەیی و بنەڕەتی لە کاری حکومڕانی بکەین. دوای ئەو هەموو نەهامەتی و بەزمڕەتیەوە هیچ عیبیان نیە بڵێن ئەم سیستەمە کۆتاییاتۆ پێویستمان بە گۆڕانکاری و چاکسازیەکی ڕیشەیی هەیە. سەنگەر دکتۆر ماوەیەکی درێژ لە بەغدا سیاسەتی کرد، لە هەرێمی کوردستان حکومڕانی کرد، لە حزبێکی دەسەڵاتدار بوو کە مام جەلال دایمەزران. ئێستا دەچێ انتخاباتێک بۆ عێراقا. پێت باشە کورد چ پۆستێکی سیادی لە عێراق وەربگرێ؟ وەڵڵاهی ئەزانین لە پێشەوەی پۆست و ئەمانە سیرکەین کورد کۆمەڵێک مافی دەستوری گەورەی هەیە، پێویستە پارێزەری لەوە بکەین. من بە تەمانی نەخۆم نە هاودوودەکانم کە کاک عەبدولباری کاک عەلی ئەم ڕەفیقە بەڕێزانەمان کاندیدی لیستی هاوپەیمانین، بەرنامەمان وایە، بڕوامان وایە، ئێمە نابێ بچین بۆ پۆست و پلۆپایە، ناشین ئیشەڵڵا بۆ ڕێککەوتنی ژێربەژێر و نهێنی لەسەر قاچاق بە قاچاق بردننی کاڵا و نەوت و دابشکردنی داهات و ئەم حەسە و ئەو حەسە ئەمانە ناکەین. کوردستان پێگەیەکی گەورەی هەیە، خۆمان کۆ دەکەینەوە. چاو لە پۆستی سەر و کۆمارە دکتۆر؟ قوربان چاو ئێوە چاوتان لە پۆستی سەر و کۆمار بێ بزانە پۆستی سەر و کۆمار چی لێ هات. ئەمڕۆ کورد پێویستی بەوەیە بە هێزێکی گەورەوە لە بەغدا بێدا کۆچی لە پێگەی دەستوری و قەواری دەستوری خۆی بکە. ئەگەر من بە دوای پۆستی سەر و کۆماریە بگەڕامایە هەر بۆ ئاگاداری زۆر ڕێگەی ئاسانتر هەبوو لە وەزعی ئێستا. ئەوە خەڵکیش دەزانێت چ لە وەزعی ئێستای کوردستانە بە نسبەت بەرهەمەوە پۆستی سەر و کۆماری مەیسەرە لە بەردەما بووە عرض کراوە، بەڵام من قبوڵم نییە لەم سیستەما بەم جۆرە ئەو کارە بکەیت. ئەو دکتۆر ئەلانی کرد وەرناگرێ پۆستی سەر و کۆمار ئەگەر بوو بە قسمەتی ئێوەشوانە؟ تۆ هێڕیدار کابرایەکی ئەزایی چێ لایەکێت سەحەفیە بەڵام لایەکێت حەزل لە مشاغەبە و سیاسەت و بەس بۆ ڕسم چێ لە برای خۆ بگرە. تۆ من قسەی خۆمم کرد، من دەڵێم پۆستی سەر و کۆمار عرض بووە لەسەر من بە ڕێگایەک بە چارەیەک ئەگەر مەبەستی ئێمە ئەوە بووە بۆ ڕێگەی وەرمانە.
سوالێک لەمە کرد من پۆستی سەرۆک کۆمار عرض کراوە لەسەر من پۆستی سەرۆک کۆمار و لە سەرۆک کۆماریش مهمتر بەنسبە دووسەی سیاسی کوردستانەوە من ناکۆکم لەگەڵ ئاڕاستەی سیاسی و حکومڕانی ئێستای وڵاتەکەی خۆمانە ئەمەیە مەسەلەی من اینجا تۆ ئەتەوێ هەموو شتەکان پچکۆلە بکەیت تۆ لە پۆست و پلۆپایە ئەو عید بە تۆیە من پێ دەڵێم من و کاک عەبدولباری و ئەم کاک عەلی کەریمە و دەیان هاودیدی وڵاتەکەمان چەق بەستووە وڵاتەکەمان لە قەیرانەوە بۆ قەیران دەڕوا خەڵک نان بڕاو کراوە خەڵک موچە بڕاو کراوە خەڵک لە دڵە ڕاوچەی هاتن و نەهاتنی موچایە خەڵک بازاڕی شێواوە خەڵک کەسابەتی نەماوە ئەم وڵاتە پێویستی بە تەکبیرە زۆر لێدراوە دکتۆر قەوانێکی جددیە من بزان گۆڕان لێدراوە ئەسنەوە شتێکی نوێتان پێ نەبوو خەڵ دەڵێتن دکتۆر ئەڵێن گۆڕان ئەمەی ئەڵێت کۆمەڵ ئیسلامی ئەمە ئەڵێ یەکگرتو ئەڵێ خەڵ چاوەڕێ بوو کە حەزبێکی نوێ دامەزرێ قسێکی نوێ بڵێ نەخێرنا من بە هێویدارجان قسەی من ئەم قسانەی کە من ئێستا بۆ تۆی دەکەم وەختی خۆی کە لە حکوومەت و عینیشتم کردووە من بوجەم بردووەتە پەرلەمان عەقدی نەوتم بردووەتە پەرلەمان تعیناتی خەڵکم کردووە بە خاڵبەندی و بە فۆرم دەستی حزبم لێ دەرهێناوە بە ماوەی 2 ساڵ شتێکم پێکراوە هەمووی نا قسەم لەمە نییە خەڵک دەبێت تەقدیر کات چێ بەڕاستێتی چێ بەڕاستی نیە مۆزوع مەمە نییە من و سەنگەر برادەری دکتۆرین بەڵێ وایە ینی جگەلەوەی کە سیاسیەکە ئێمە هەردوو ڕۆژنامە نووسین دکتۆر دڵت لێرەیە دڵت بۆ یەکەتی لێ دەدات من یەکێتی شانازی بە مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم شێچەتی نیشتیمانی ڕێکخراوێکی داهێنەری ڕێچکەشتێن بۆ لە مێژووە من شانازی بە تێکۆشەرە ڕەسەنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەکەم شانازی بە یەک بەیەکی پێشمەرگە یەکێتیەوە دەکەم شانازی بە کەس و کاری شەهیدەکان و بە یاد و یادەوەری شەهیدەکانەوەکەم مام جەلالیش مامی من بووە مامۆستای من بۆ ڕێبەری من بۆ حرمەتی زۆری هەیە لای من تاریخم ڕۆ دەست پێ ناکە موچەی پێشمەرگە نیوەی موچەی سەربازی عێراق بێت توخوا حەیف نییە توخوا عەیب نییە ئەوە خەتا کیە کاک بەردا پارەی ئێمە هێزی پێشمەرگە وەکو لە چوارچەوەی هێزی مەنزومی عێراقیە بەپێ دەستور بەپێ ئەوە ڕۆژێک ئەگەر حەزێک کرد بەرنامەیەکی دوور و درێژەکەی چێکەی دانیشەی خەتا زۆرە لەم مەسەلانە بێگومان خەتای بەغدا مافی ئەمەی نەبووە بەغدا پێشمەرگی وەکو سەربازێکی بەغدا خەتای زۆرە بەغدا تەجاوزات دەکاوە من لە هەموو قسەکانی خۆشم دەڵێن تەیارێکی شۆڤینەی خراپەکار هەیە لە بەغدا دەیەوێت قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بنکۆڵکە ئێمە دژی ئەوەی کاک بەرهەم ئەرێمە لایڤ نییە ئەمە قسانە بۆ بەرنامێکە بیستمەوە بەڕنامەکەمان ناوی چی دەکەن لەگەڵ کاک عەلی کەریم ئەمڕۆ بەنیازین بچینە بازار و پێی بڵێن چی دەکەن لەکانی ڕازی کاک بەرهەم لەو پرسیارە من شانازی بەم ڕەفیقانەوە دەکەم و من یەک شتیشتان پێڵە لەسام ڕەفیقانە بە جددیمە زۆربەی زۆریان تازان ڕەفیقیانی تازەیەکتر نەنەچێت لەسەر یەک شت کۆبووینەتەوە بەرنامەیەکی چاکساسی بۆ چۆنی جیاوازمان کرد خەلفێتی جیاوازمان کرد بەڵام ئەم وڵاتە دادپەروەری دەوێت ئەم وڵاتە حکمێکی ڕەشیدی دکتۆر ئەڵێن ئەوانە زۆرتر لای تو ئەوانە دەبینرێن ئەوانی تر نابینێت بەس بەوانی دەربچن زیاتر دامی ئەوان دەکەیکان دەکانی خۆت سەنگەر ئەم هێویدارە پیاوێکی زۆر ڕزاسوو کە بەڵام مشاغیبە شەویلاوان نیە هەموو کاردیدەکان بۆ ئێمە یەکەن هەڵبەتە کاک مامەسا دکتۆر عەبدولباری سەرۆشی لیستەکەی بە پێگەی ئەوە کاک عەلی هەر هەمان شێوە مەکانەتۆمانی بەڵام هەموو کاندیدەکان دوێنێ لە ڕاگەیاندنی لیستەکەی خۆمان لە هەولێر چەند کورسی دەبن دکتۆر واللهی تۆ ئیشمان بۆ بکە دیفاعمان لێ بکە وجدانە بجوڵێ دەتۆ ڕاوەسە دڵەکەت لە لای چەپ نییە ئەو دڵت لێرە بخەرە گەڕ بە ویژدانەوە لە ڕوودا و بە ویژدانەوە تەحەیوزمان بۆ مەکە بە ویژدانەوە دیفاع لەو پەیامانەی هاوپەیمانی ئەمن و سەنگەر بەڵێن مانداوە تەحەیوز ناکەین وعدمانەکانی ئەمڕۆ تۆزێ خشکە خشکی تیا دکتۆر زۆر مەمنونی سپاس بەم فرسەتە سەنگەرجە مەمنون دکتۆر ئەزانی ڕوودا و کەناڵەکانی ڕاگەیاندن دەرفەتێکی مێژوویتان هەیە کارێکی جوان بکەن کاکە ناکرێ وڵاتە هەمووی دابەشکاری بێت